بەڵێ بەردەوامین هەر سەبارەت بە ڕۆژی ئاڵای کوردستان بە سوپاسەوە بەڕێز دکتۆر عەبدولخالیق سابر مامۆستای زانکۆم لەگەڵای لە ستۆدیۆ کە باس لە مێژوو یادکردنەوەی ئاڵای کوردستانەکەین. دکتۆر عەبدولخالیق سابر سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. سپاسی کەناڵەکەتانەکەم و سپاسی ستافەکەتانەکەم بۆ ئەم دەرفەتەی ڕخسانتان سەبارەت بە ڕۆژی ئاڵای کوردستان. زۆر سپاس. دکتۆر با سەرتا لەوە دەست پێ بکەین. پێش کۆماری بەهاباد میرنشینە کوردیەکانیش لە سەدەی 19 ئاڵایان هەبووە. دواتر بە درێژایی مێژوو ئەم ئاڵای کوردستان گۆڕاوە کە ئێستا هەیە. ئەگەر بکرێت بە کورتی باسێکی ئەومان بۆ بکەیت. بەڵێ خۆی سەبارەت بە ڕۆژی ئاڵا جارە سەرەتا ڕۆژی ئاڵایە من تێبینیم لەسەری هەیە و لە کەناڵێکشا ئاماژەیەکت پێدا پێمان بە کەناڵی کورسات و ساڵی پار بەڵام لێسەکانە لە بەری ماوەکە کەمە من ڕەخنەشونە پەرلەمانی کورسان گە سەبارەت بە ماوە نابێ ئەم ڕۆژە بێ ڕۆژێکی تر دابنرێ ئەوە کاتێکیوێت ئەگەر بەنامەیەکی بێ من ئەوەتان بۆ ڕوونەکەمەوە سەبارەت بە ئاڵا تەمەەن بێ پێناسێکی ئاڵاکەی ئاڵا کاتی خۆی لە پێش زایندا پێش ئەوەی قماش واتە قماش و شت دابێت لە پێستی ئاژەڵ لەسەر پێستی ئاژەڵ ئاڵایان دروست کردووە. من ناسمە ئەو چکە زۆر زۆرە کات زۆرە بات ئەژینا لە پێش زاین و پیا هاتم بەتاوەکو دەگاتە سەر منیشینە کوردەکان. بەرنامەیەکی تایبەتی بۆ سازکەین دکتۆر. ئەوان کەوتوتە سەر بەرەستان. سەر بەرەستان. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت منیشینە کوردەکان تاوان پێش منیشینەکانیش هەموو هەر ئاڵایان هەبووە تەنانەت هەندێک لە هۆزە گەورەکانیش ئاڵایان هەبووە. لە تەنان پێش زاین و دوای زاین لولوبیەکانە وەکو مەسەلەن کاشوویەکانەوانی تر. منیشینە کوردەکانیش بابگەڕێنەوە بۆ سەدەکانی ناوەڕاست هەموو منیشتێکی کوردی ئاڵایەکی بووە. بەڵام لەبەرەوە هەندێکیان نازانن ئاڵاکەی چۆن بوو لەبەرەوەی دۆکومنتێک بەڵگەیەکمان لەسەر نییە و نووسراوێکشمان نییە کەچ ئاڵایەکیان بەرز کردوێتەوە. بەڵام هەندێک منیشتمان هەیە لەبەرەوەی سەدەی کۆتاییەکانی سەدەی هەژدە و سەرەتای سەدەی 19 زۆر دوور نییە ئەوە ئاڵاکەی دەزانێت. بۆ نمونە مەسەلەن منیشینی سۆرانمان هەیە کە پایتەختەکەی ڕەواندوز بووە دوا پایتەختی. ئەم منیشینە ئاڵایەکی هەبووە لە پێکاتۆ لە ڕەش و لە ڕەنگی ڕەش و سپی ڕەنگە ڕەشەکە لەسەرەوە بووە تریشان لە خوارەوە بووە. ئەمە ئاڵای تریشمانەیە مەسەلەن بۆیە منیشینی بۆتانمانەیە کە ساڵی 1947 لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە کۆتایی پێدەهێنرێت. ئەم منیشینەش کە دو میران میر بەدرخان پاشا هەیە ئەمانش ئاڵایەکیان هەبووە وەکو دەڵێن ئەم ئاڵایە لە تەنانەت لەم ڕێگانە پێگاتۆ کە ئێسەکانە پێک دێ بەڵام ڕۆژەکەی تێدا نەبووە. ئەمەی کە باسی ئەمەی کردووە خوان باسییان نەکردو بەداخەوە بە بەڵگەی منیشینەکە جوولەکەیەکی خەڵکی مەنتیقەی جزیرە شاری جزیرە کە پایتەختی منیشینەکەش بووە ئەو بە دێرەشعرێکی سێنی دێرەشعر بە کرمانجی ژوورون باسی کردووە و لە باتی وشەی ئاڵا بەیرەقی بەکارێنەوە ئەڵێ ئاڵاکە پێکاتۆ لە ڕێگەکانی سوور و سپی و تەمەەن ئەوان ناڵن سەوسەڵ کەسک بەڵێ پێکاتووە. ئەمەەی داوا بەڵام بەداخۆ منیشینەکە خۆی ئەوەی باز نەکردووە. منیشینەکانی ترش حتمیان ئاڵایان هەبووە بەڵام هەندێکیان وەکو ئاماژەم پێدا هەندێکیان دیارنی و هەندێکیشان گومانیان لەسەرەیە کە ئاڵاکە هەندێک جار باسێکەکەن ئاڵاکە ئەوەیە بەڵام هەندێکیان دیارە ئاڵاکانیان بە چ شێوەیەک بووە و جاری وا بۆ ئاڵاکە یەک ڕەنگ بووە ئەتە ڕەنگە قاوەیی بوو بێت سوور بوو بێت سەوز بوو بێت ڕەش بوو بێت سپی بوو بێت ئەمە ئەوە بەس کەمتر ڕەنگی سپی لە ئاڵایە بەکار هاتووە چونکە ڕەنگی سپی بەشێوەیەکی گشتی مەبەست دکتۆریان بەڵێ بە شێوەیەکی گشتی لەبەرەوەی ڕەنگی سپی ڕاستە ڕەنگی ئاشتیە بەڵام لە کاتی خۆیان ڕەنگی ئاڵای سپی خۆ بەدەستەوە دان بووە ئەوە کەمتر بەکارهاتەوە. ئەمەی لە هەرێمی کوردستان هێنا ئەوە ئاشتی پێکەوژارەوە جیاوە شتێکی ترە بەس لە کۆنا وا بۆ سپی هینەکە هەڵێم سادەکە هیچی تری لەگەڵ نەبێ. سەبارەت بە ئەمە بەرسە منیشینەکانەوە دوای منیشینەکانیش ئێمە ئەگەر بوارم بدەن باسێکی بکەم زانم ئەم ئاڵانە لە کوێوە هاتووە. ئەگەر تەمەەن ئەم ئاڵانە لە کاتی جەنگی یەکەمی جیهانیدا ئەحمەد موختاجاف ئەڵێ ئاڵایەک دروست کراوە لە شاری هەڵەبجە. ئجا ئەو وشەی بەیداخوانیان زیاتر بەکارناوە لە جاتی ئاڵا ئەڵێ ئاڵای دروست کراوە لەوێ لە کاتی جەنگی یەکەمی جیهانیان بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ
جەمعیەتە سیاسەکان کە لە باکووری کوردستانە سەرەتا جەمعیەتی سیاسی دامەزراوە پیان جەمعیەت علی کۆمەڵی سیاسی و زۆریش لە جەمعیەتەکان ناوەکانیان بە تورکی بۆ چووکە و کاتانە بە کوردی نەبووە لە کاتی دەوڵەت عوسمانیا بەڵێ تاقان باسی کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 دەکەم ئەوان لەبەرەوەی ئەو کۆمەڵە سیاسیانە تاقان خۆدەنا کوردەکان زۆربەی زۆری خاکی کوردستانیش لە دەسەڵاتی دەوڵەت عوسمانیا بووە بەشەکە تریشی دەسەڵاتی دەوڵەتە سەفەوی دوایش قاجاری بووە ئەمانە ئاڵایان هەبووە لێرەدا ئەم ئاڵانەکە کە ئەم جەمعیەتانە هەیە بۆ زیاتر ئەم ڕەنگانیان بەکارهێناوە هەندێکیان بەڵام هەندێکیشانەیە ئەو ڕەنگانیان بەکارهێنا مەسەن مەلا سەلیمی بەدلیسی کە جوڵانەوەیەکی چەکداری کرد لە دژی دەوڵەت عوسمانی لە شاری بەتلیس بەداخەوە شوێنەکانی تر هاوکاریان نەکرد ئەم ئاڵایەکی تایبەت بەخۆی هەبووە. بەڵێ دکتۆر ببوورە من کاتم کەمە بە پێی ئەوەی کە یادەکە ئەیویست کە پێیانێران لەسەر جەم ناوچەکان وەرگرم ناچارم دوا پرسیارەدا ئاڕاستە بکەم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە ئێمە چی بکەینەوەی ئێستا وا لێ بکەین کە دڵسۆزی وەلا ئەمانە بێ بۆ ئاڵامان بۆ سرودی نیشتیمانی خۆمان هەڵبەت ئەمە کولتور و فەرهەنگ و شوناسی ئێمە دوجا دکتۆر وایە بەس ئەمێ ئاماژە بۆ بدرێ کە تەواو نەکرد ئەم ئاڵای کەسە لە کوردستانە هەیە ئەوەی هینی کاتی ئەو جەمعیەتە سیاسیانە لە باکووری کوردستان لە باکووری کوردستان ئەو جەمعیەتانە جەمعیەتی تەعالی و ئەوانەمان هەیە ئەوان دانڕشتووە ئەو ئاڵایە ئەوان دان حتا لە جەمعیەتی خۆی بوو این جەمعیەتی خۆی بوون کە لە لوبنان دامەزراوە و شۆڕشی ئاگریدا کە لە جیای ئاگریدا بەرپاکراوە بە سەرۆکاتی ئەحسان نووری پاشا ئەو ئاڵایانیان هەموو لە جەمعیەتە سیاسەکانەوە گرتووە هەر لە مێژە درێژەی پێداوە اینجا بەنسبەت ئەوەوە هەموو ملەتێک لە جیهاندا و هەموو دەوڵەتێک لە جیهاندا ئاڵایەکی خۆی هەیە ئەم ئاڵای دەبێتە هێمای ئەو نەتەوەیە بۆیە دەبینین نەتەوەی کوردیش ئەبێ شانازی بەو ئاڵایە بکات چونکە ئەو هێمایەکە بۆ نەتەوەی کورد ئاڵاکانیش دەبێت لە سەرانسەری کوردستانە هەموو یەک جۆر بێت نابێت جۆراو جۆر بێت ئەم ئاڵایە کە ئێستاکانە لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان جێگیری کردووە لە 92 بەدواوە کە پەرلەمان دامەزراوە ئیتر ئەبێ ئەو ئاڵایە بێت نابێت لە شوێنەکانی تری کوردستانە ئاڵایەکی تر هەبێت ئەبێت چونکە ئەم ئاڵاکان یەک بێت چۆن دەوڵەتمان هەیە چەندین نەتەوەی تێدایە بەڵام ئاڵایەکە دەوڵەتەکە وەکو سویسرا چەندین نەتەوەیەتی هەیە بەڵام یەک ئاڵایەکە بەڵام یەک ئاڵایەنەیە مەسەڵەن ئیسپانیا بە هەمان جۆر و شوێنانی تریش تەنانەت ملەتەکانی ناو ئەفریقاش تیاتی چەندین هۆزی تایە وەکو بۆڕۆندی یا ڕواندا بەڵام یەک ئاڵایەن هەیە لەبەرەوە ئەبێ ئەو ئاڵایە جێگر بێ و ئاڵای هێمای نەتەوەکە بێت و هێمای دەوڵەتەکەش بێ ئەگەر چی کورد دەوڵەتی نییە بەڵام فیدراڵەتێکی هەیە ئەبێ ئەو ئاڵایە تەسبیت بکرێت و ئەبێ کاری بۆ بکرێت شتێکی تر هەیە بەنسبەت ئەو ئاڵایەوە دەبێ پەرلەمانی کوردستان بە دوواداچوونێکەوە یەشتێ بکە گشتگیریشی بکە لە ئەگەر بۆی بکرێت گشتگیریکە لە هەموو کوردستانە لە کاتی بۆی کە هەڵێکەکە مەسەن جاری وایەسا لەوانەیە لەسەر لە کوردستانی سووریا ممکنە هینی بکەن ئاڵا هەڵکەن بەڵام جاری وایە ئاڵایەن نییە ئاڵایەکی تریان هەیە ئەبێ ئەم ئاڵایە بێت چونکە هەم ئەبێت تەوحید کرێت یەک ئاڵا بێت جێگر بکرێت نەوەکانی ئێمە بۆ ئەوەی ئەم ئاڵایەن خۆش بێت کە هی باو باپیران و خەباتی کردو گەلی کردو بە سەداسا خەباتی کردو ستەمێکی زۆری لەکراوە تا ئەم ئاڵایی دروست کردو دەبێ ئەمە لە قۆناغی سەرەتاییەوە لە قوتابخانەکان و لە خوێندنگاکانی اینجا ناوەندی و ئامادەی و پەیمانگا و زانکۆکانە بەڕاستی دەبێت بایەخێکی زۆری پێ بدرێەوە بۆ خوێندکاران ئەبێ شی بکرێتەوە شۆڕۆڤیان بۆ بکرێت و بۆیان باز بکرێت ئەم ئاڵایە لە چات و بەرز یعنی بە شێوەیەکی زۆر بەرز بنرخێنرێت نەک بە شێوەیەکی سادە و ساکار بێ یا هەر مەراسیمێکی هینی بووەکەن ئەو مەراسیمانە بەڕاستی بکرێت بەڵام ئەبێ زیاتری مێژوویەکەشی لەگەڵا ئێمەش بە هیواین دکتۆر من پرسیاری ترم هەبوو بەڵام ببوورە کاتم نەماوە دکتۆر عەبدولخالیق سابر مامۆستای زانکۆ سوپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن ڕۆژی ئاڵای کوردستان لە هەمووان پیرۆز بێ بە یارمەتی هاوکارانم پای بڕگە بابەتەکانی بەیانی کورسانی وزم پێشکەشکردن